ساڵتان لێبێت بینەرانی کورسات بیست من ئاڕۆپەفیقم داڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتمەوە بۆ قسە باسکردن لەسەر پشکی هێرێم لە پرۆژە یاسای بودجەدا. لە ئێستادا وەفدی هەرێمی کوردستان وەفدی دانوستانکار بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ماوەی چەند ڕۆژێک بوو لە بەغدا بوون کۆمەڵێک کۆبوونەوەی گرنگیان ئەنجامدا لەگەڵ زۆرێک لە لایەنە سیاسیەکانی عێراق لەگەڵ لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانی کوردستانی لە پەرلەمانی عێراق و بڕیارە ئەمڕۆ ئەم وەفدە واتە ئەم شەو بگاتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە هەفتەی داهاتوودا کە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراق قسەی کۆتایی لەسەرەکرێت لە ئەنجومەنی نوێنەران وەفدەکە دەگاتەوە بەغدا بۆەوەی کە بگەنە ڕێکەوتنێک چونکە تاوەکۆم ساتی کە ئێمە گفتوگۆکەین هیچ ڕێکەوتنێکی تەواوەتی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر ناردنی بودجەی هەرێمی کوردستان یاخود جێکردنەوەی بودجەی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2021 بە هیچ ئەنجامێک کۆتایی هاتووە. بەڵام گرنگ ئەوەیە تاوەکو ئەم ساتە دەرگای گفتوگۆکان هەر کراوەیە و هەرێمی کوردستان و بەغداش هەردوو لە ئامادەیان تێدایە بۆی کە بگەنە ڕێکەوتن بەڵام لایەنە سیاسی شیعەکان تاوەکو ئەم ساتە لە ناو خۆیاندا یەکلانین هەر جارە و داوای جۆرێک لە ڕادەستکردنی نەوت لە هەرێمی کوردستان دەکەن. لە ڕابردوودا دەیان سەررجەم دۆسەی نەوت دەبێت ڕادەستی بەغدا بکرێت لە ماوەیەشی دیکەدا داوای ئەویان دەکرد کە ڕۆژانە 460,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان ڕادەستی بەغدا بکرێت لە مەرامبەردا شایستەدارایەکانی موچەخۆران و فەرمانبەران و کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان بنێرێت. لێسادا ئەوەی کە هەرێمی کوردستان سوورە لەسەری ڕادستکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە بە نرخی سۆمۆ ڕادستی بەغدای بکە. تاوەکو ئێستا لایەنە شیعەکان لەسەر ئەمە ڕێک نەکەوتون بەڵام گرنگەوەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەیوەندی سیاسیەکانەوە چی کراوە بۆەوەی کە قەنەعەت بە لایەنی شیعە و هەندێک لە لایەنەکانی دیکەی نێوە ئەنجومەنی نوێنەران بهێنرێت بۆی کە پرۆژەکە کە چووە بواری دەنگدانەوە پشکی هەرێمی کوردستانی لێلا نەبرێ و دەنگی لەسەر بدرێ ئەو کات ڕێکەوتنەکە بە کۆتا بگا و هەردوو لە بەغداد و هەولێر پێوەی پابند بن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بە دیاریکراوی تەواوی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراق بە پشکی هەرێمی کوردستانەوە ئەو گۆڕانکارانە چین کە تێیدا کراوە و ئەو ڕێکارانە چین کە دەگیرێتە بەر و ئەگەر هەرێمی کوردستان و بەغدا نەگەیشتە ڕێکەوتن ئێمە هیوا ئەخوازین کە بگەنە ڕێکەوتن و گەشتبینیشین بە هەوڵەکانی وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە بگەنە ڕێکەوتن بەڵام خوێندنەوەکان بۆ دوای ڕووداوەکان. بە میوانداری بەڕێز کاک شیروان میرزا ئەندامی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بە سوپاسەوە. کاک شیروانم کاتت باش. لە ئێستادا خوێندنەوە بۆ پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق بە دیاریکراوی لەلایەن لیژنەکەی ئێوە لیژنەی دارایی بەردەوامەوە خاڵ بە خاڵ و مادە بە مادەی گفتوگۆتان لەسەر کردو بە پشکی هەرێمی کوردستانی شەو کە مادەکانی 10 و 11. ئەمێ سەرەتا ئەوە پرسم لە جەنابەت کە لە بەغدای و نزیشی لە ڕووداوەکان و ئاگاداری لە دوا پێشات و لە زانیاریەکان هەرێمی کوردستان و وەفدەکە لە بەغدا کە تاوەکۆم ساتیتر نازەم ماونەتەوە یان نا لە بەغدا گەیشتن بەچی؟ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش زۆر سوپاس و سڵاو لە بینەرانی کورسات. طبعاً ئەمڕۆ کۆبوونەوەی ژمارە 39 لیژنەی دارایی بەڕێوەچوو سەبارەت بە تاوتوێکردنی پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق. پرۆژە یاساکەوەی کە لە حکوومەتەوە هاتبوو پێویستی بە دەستکارێکی یەکجار زۆر بوو لەبەرەوەی هیچ ڕۆیەکی اقتصادی تێدا نەبوو و تەنها ئەوەی کە نێردرا بوو حکوومەت دەیویست غیتاەکی قانونی وەکو پرۆژە یاسایەک دەربچێ و حکوومەت بە پێم یاسایە داهاتی دەستکەوێ و خەرجی بکە. بە پێچەوانەوە ئێمە ئەمە بە دەرفەتمانزانی کە بین دەستکاری پرۆژە یاساکە بکەین بە شێوەیە کە ڕۆیەکی اقتصادی تێدا بێ و بۆ داهاتوویەکی نزیک و داهاتووی دووریش لە ڕاستیدا جۆری با بڵێین مامەڵەکردنی حکوومەت لەگەڵ داهاتوو لەگەڵ خەرجی و کەرتی تایبەت و چۆنەتی زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجی بۆیە زۆربەی زۆری مادەکانمان تعدیل کردووە و خەرجەکانمان کەم کردوتەوە بە شێوەیە کە لە 164 تریلیۆن دینارەوە گەیشتۆتە 127 تریلیۆن دینار و کەسرێک
داهات زیادی کردو بۆ پێی طبعا داهاتیش زیادی کردووە کە داهات زیادکە کورتێنانیش کەم دەکات لە ناو پرۆژه یاساکەدا گرنگیمان بۆ داوە کە هەندێک یعنی ناکرێ حکوومەت هەر بەم ڕوئایە بەردەوام بێ کە هەر نەوت بفرۆشێ و داهاتی دەستکێ و سەرفی بکە بەڵکو هەندێک سێکتەری تر گرنگیمان پێداوە کە لە دەرەوەی ئەم هاوکێشەیە داهات بۆ حکوومەت زیاد بکە و هەلی کار دروست بکە بە تایبەتی گرنگیدان بە کەرتی تایبەت و هێنانی کەرتی تایبەت بۆ ناو بازار و بۆ ناو پرۆژەکانی حکوومەت و بە شێوەیەکی گشتی بژانەوەی ئەم کەرتەش بەو پێی کە هەم کەرتێکی گرنگە و هەم هەلی کاریش دروست دەکە و زایدەن ئەوەی هەرێمی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی ئەوە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە دوو بوعدی هەیە بەڵێ بوعدێکیان سیاسیە بوعدێکیان مالی و فەنیە ئەوەی کە پەیوەندی بە مالی و فەنیەکەەوە هەیە ئێمە دەتوانین لە ناو لیژنەی دارایی هەم لەسەری تاڕادەیەک بگەینە لێک تێگەیشتن و هەم سیاغی قانونی بۆ بکەینەوەی کە پێویستە بەڵام بوعدە سیاسیەکەی دەکرێت بڵین لە دەرەوەی لیژنەی مالیەیە پەیوەندی بە هێزە سیاسیەکانەوە هەیە بەگشتی پەیوەندی بە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی و هێزە سیاسی عراقیەکانەوە هەیە بە گشتی و بە تایبەتیش هێزە سیاسی شیعەکان بۆ پێی دەسەڵاتداری با بڵین زۆرینەی دەسەڵات لای ئەوانە و ئەنجومەنی وەزیران لای ئەوانە وەزیری وەزارەتی نەوت لای ئەوانە سۆمۆ لای ئەوانە بۆیە پەیوەندی بە هێزە سیاسی شیعەکانەوە هەیە طبعا وەفدی هەرێمی کوردستان ئەوەی کە لەم چەند سەردانیان بۆ بەغدا هاتوون دوو خاڵی زۆر گرنگیان پێکاوە با بڵین یەکەشیان ئەوەیە کە حزوری ئەوان لە بەغدا بۆ چوونی بەشێکی زۆر لە کەسایەتی و هێزە سیاسەکانی گۆڕیوە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان ناوێ ڕێک بکەوێ هەرێمی کوردستان ئامادەنیە نەوت ڕادەست بکە بە شێوێک ئەم بۆچوونە تا ڕادەیەک کاڵبۆتەوە و ئێستا خۆیان اعتراف دەکەن لە ناو لیژنەی دارایی و لە دەرەوەی لیژنەی داراییش کە حزوری وەفدی هەرێمی کوردستان و سوربوونی وەفدی هەرێمی کوردستان و کاقوباد و وەفدەکەی کە و بە وەزیرە بەڕێزەکان کە لەگەڵێتی وجودیان لێرە و ئەو کۆبوونەوە و لیقاانەی کە هەیان بووە کاریگەری باشی هەبووە و بە تایبەتی هاتینیان بۆ ناو لیژنەی دارایی و ڕوونکردنەوەی داتاوزانیاری خاڵی دووەمیان ئەوەیە کە حکوومەتی عراقی و لیژنەی دارایی بە تایبەت دیوانی چاودێری دارایی چی داتا و زانیاری پێویست هەبوو و داوایان کردو وەفدەکە بە ڕسمی تەسلیمی لیژنەی داراییان کردووە لە داهاتی نەوتی داهاتی نانەوتی گرێبەستە نەوتیەکان چۆنەتی فرۆشتنی نەوت و هەروەها داهاتی خاڵە سنوورەکان تەمان ئەوەی کە بە ڕسمی هەیە تەسلیمی لیژنەی دارایی کراوە سەرۆکی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان دوێنێ لە کۆبوونەوەی لیژنەی دارایی بەشداری کردو بە حزوری سەرۆکی دیوانی چاودێری دارایی عێراق ئیتیحادی و لە کۆبوونەوەیەکی تایبەتیشدا لەسەر جۆرێک لە تەفاهم و لێکتێگەیشتنێک ڕێککەوتون چۆنەتی ئیشکردن و مامەڵەکردن لە داهاتوودا بە شێوەیە کار بکەن ئەمانە هەموو هەنگاوی باشن ئەوەی کە گرنگە با بڵین تا ئێستا نەگەیشتوینە ڕێکەوتنی کۆتایی لەسەر پشکی هەرێمی کوردستانیان ئەو دوو مادەیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی بە تایبەتی مادەی 11 مادەیدا تقریبا جۆرێک لە تعدیلمان تێدا کردووە لە بە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەڵام مادەی 11 ماوە مادە 11 پەیوەندی بە مەلەفی نەوتیەوە هەیە مەلەفی نەوتی مادە 11 باس لە ڕادەستکردنی نەوت داهاتی نەوتی و غێر نەوتی و لە بەرامبەردا ئیلتیزامی حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزامی بەغدا بەرامبەر ئەوە قەرزەکانی سەر حکوومەتی هەرێم قەرزەکانی TBI بە شێوەیەکی گشتی لەم بڕگانە پێک هاتووە بەو پێی کە پەیوەندی بە مەلەفی نەوتیەوە هەیە و مەلەفی نەوتیش مەلەفێکی ئاسان نییە لە ڕاستیدا بۆیە تا ئێستا نەگەیشتوینە ڕێککەوتنی کۆتایی بەڵام دووپاتی دەکەمەوە کە بێئومێت نەبووین و چەند ڕۆژێکمان لە بەردەم داماوە ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتی هەیە بە حکوومەتی عراقی چوەکو نەوت بیانەوێ چوەکو بەهای نەوتەکە بیانەوێت تەنانەت بە سعری سۆمۆش عێراقیەکان ئەوەی کە ئێستا تا ئێستا با بڵین بەجیا باسی بکەین ڕای سونەکان بەم شێوەیە کە دەڵێ ئێوە لەسەر هەر شتێک ڕێک بکەون یعنی شیعە و کورد لەسەر هەر شتێک ڕێک بکەون ئەوان کێشیانیەوە دەنگی پێدەدەن بەڵام گرنگەوەی ڕێک بکەون یعنی نابنە بەشێک لە کێشە و گرفت بەڵکو دەبنە هەر شتێک کورد و شیعە لەسەر ڕێک بکەوان دەنگی پێدەدەن
هێزە سیاسی شیعیەکان تا ئێستا ئەوەی کە لە حکومت هاتووە ڕەتی دەکەنەوە کە ئێمە تا ئێستا پێداگیری لەسەر ئەوە دەکەین کە ئەوەی لە حکومت هاتووە قابلی جێبەجێکردنە دەکرێت تعدیلی بکەین دەستکاری بکەین بەڵام 250,000 بەرمیل نەوت چ بە نەوت بیانەوێت چ بە ئەقیام بیانەوێت دەکرێت ڕادستی بەغدای بکەین ئێمە تا ئێستا سووری لەسەر ئەو ڕایە لەبەرەوەی بەڕەسمی بۆچوونێکی ترمان لەلایەن شیعەکانەوە بۆ نەهاتووە تەنها ئەوەی کە باسی دەکەن کە ڕادستکردنی هەموو مەلەفی نەوت و ڕادستکردنی چێلگەکانی نەوت طبعاً ئەوە هەم بۆ خۆی لەلایەن ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانەکان و بەئەخەس کوردەکانی لیژنەی دارایی ڕەفزە و حکومەتی هەرێمی کوردستانیش ڕەفزی دەکاتەوە و پێی رازی نییە و لە ڕاستیدا پێمان وایە هەم نادەستوریە هەم ناواقعیە هەم قابلی جێبەجێکردن نییە ئێمە ئەو پێداگیریەی کە لەم ماوە زۆرە لەسەر ئەوە دەیکەین کە دەمانەوێت نەسێک بێ قابلی جێبەجێکردن بێ دوجار نەبێتە هۆی ئەوەی کە هەم هەرێمی کوردستان پێوەی پابند نەبێ و هەم بەغدا پێوەی پابند نەبێ و دوجار خەڵکی کوردستان و پشکی هەرێمی کوردستان وەکو ساڵی 2020 هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان نەیە بۆیە بەلامانەوە گرنگە سیغەیەک بێ یان با بڵێن بە شێو نەسێک بنووسین کە قابلی جێبەجێکردن بێ و هەردوو لە پێ رازی بن. باشە کاکشیران بۆ نمونە ئێستا جەنابەت خۆت لە لیژنەکەی دو ئاماژەت بۆدا کە مادەی 11 پەیوەندی هەیە بە نەوتی هەرێمی کوردستان و دۆسەی نەوت و دەرهێنانی فرۆشتنی نرخی داهاتی نانەوتیش. یعنی ئەم مادەیە تاوەکو ئێستا لەلایەن لیژنەکەەوە پێم وابێ دەستکاری نەکرابێ. ئەگەر دەستکاری نەکراوە هۆکاری چییە ینی بۆ نمونە لایەنی شیعە هەر ڕۆژە و بە پێشنیارێکەوە یەنەوە و داوای جۆرێک لە جۆرەکان لە نەوتی هەرێمی کوردستان دەکەن ینی هۆکاری ڕێگنەکەوتنیان بۆچی ئەگەڕێتەوە ئەوانیش ناکۆچی خۆیان هەیە یاخۆت ئەمە جۆرێکە لە مماتەڵەکردن و جۆرێکە لە سیاسەتێکی ناڕوون کە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەیانێ بیگرنە بەر بە حەقەت ئێوە چی لێ خوێندنەوە لەمە ئەوەی ئێمە لی دەخوێنینەوە وەلی تێگەشتوین تا ئێستا تاوان شتێک هەیە پێی دەڵێن کۆدەنگی نێو ماڵی شیعە ماوەیەک بەر لە ئێستا و بەتایبەتی لە دوای خۆپیشاندانەکانەوە کە خەریک بوو ناوماڵی شیعە یەکجاری لێک دەترازە و درزی گەورە کەوت بۆ نێوان هێزولانە شیعەکانەوە هەوڵێکیان داوە بەوەی کە ماوە کۆبوونەوەی کوت لە سیاسی شیعەکان دەکرێت شتێکیان دروست کردو بەناوی کۆدەنگی شیعە ئەوەی کە تا ئێستا لە دووسێ کۆبوونەوەی ڕابردووی هێزە سیاسی شیعەکان بەگشتی ئەوەیە کە ئەوان داوای هەموو مەلەفی نەوتی هەرێمی کوردستان دەکەن و داوای چێلگە نەوتەکان دەکەن لە ڕاستیدا وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوباد و جنابی کاقوباد لەناو لیژنەی دارایی باسی لەوە کرد کە ئێمە هاتوین ڕێک بکەوین و دەشمانەوێ ڕێک بکەوین مرونەتیشمان تێدایە بەڵام و بە نەسکوتی تکا دەکەم نەسێک دامنن کە قابلی جێبەجێکردن نەبێ و شتێکی نادەستوریش بێ ئێمە ڕەتی دەکەینەوە ئێمە ئەمڕۆژ لە بەیاننامەیەکدا تاکیدمان لەوە کردەوە کە هەر شتێک دەستور ڕێگەی دابێ قوبوڵمانە بەڵام شتێکی نادەستوری بێ قوبوڵمان نییە و ڕەفز دەکرێتەوە چونکە ئەمە مەسئولێتێکی مێژووی و تاریخیە لە سەرشانی ئێمەش وەکو ئەندامانی لیژنەی دارایی لە ڕاستیدا نامانەوێ موافقە بە شتێک بکەین کە جێبەجێ نەکرێ و هەر بۆ تێپەڕکردن بێت ویان شتێک بکەین کە دەستوری نەبێ و دوجار زیان بگەێنێ بە کیانی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا موچەخۆرانی هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستانیش بەلامانەوە گرنگە بۆیە تا ئەو پەڕی بۆمان دەکرێت مرونەت دەنوێنین و ئامادەی مناقەشەکردنی ئێمە بەڕسمی پێمان گوتوون ئەگەر ئەم تەرحە دواتە ڕحتانە و هیچ بەدیلێکی ترتان نییەوە لەوە زیاتر فەرمون با مناقەشەی بکەین ئایا دەستوریە یان نادەستوریە جێبەجێ دەکرێت یان جێبەجێ ناکرێت لە ڕاستیدا ئامادەن ئەوانانی مناقەشەی هێزە سیاسی شیعەکان بەو پێی تا ئێستا بەڕسمی ئەوەیان تەبان پێیان گوتوین بەڵام بەڕسمی ڕایان نەگەیاندوە کە ئەمە دووە بەدیلیانە بۆیە تا ئێستا لە ناو خۆشیاندا ناکۆکن بەشێکیان پێیان وایە بارگرانێکی زۆر دەخاتە سەر حکومەتی عراقی و لەوانەیە حکومەتی عراقی ئاسان نەبێ بەو عەقدانەی هەرێمی کوردستان دابچێتەوە تەنانەت وەزیری نەوت خۆشی ڕای وایە لە دوو دانیشتنی یان با بڵێن دوو میوانداری وەزیری نەوت بۆ لیژنەی دارایی و تاکید لەسەرەوە دەکاتەوە کە ئەوان وەکو وەزارەتی نەوتی عراقی وەکو شەریکەی سۆمۆ ئامادەیان تێدایە
چێلگەکانی هەرێمی کوردستان وەربگرن یان با بڵێن مەلەفی نەوت وەربگرن بەڵام دوو تاکید لەوە دەکاتەوە کە بۆ ئێستا بۆ ئەم قۆناغا و ڕای حکوومەتی شوایە کە 250,000 بەرمیل نەوتەکە واقعیترە و باشترە و وەرگرتنی هەموو مەلەفی نەوت و پێداچوونەوە بە گرێبەستەکانی نەوت لەگەڵ شەریکاتی نەوت ئەم کاتێکی زۆر دەخایەنێ. طبعا مەسەلەی قەرزەکان شتێکی جیاوازە چونکەوان لەسەر قەرزەکان شتێکی جیاوازیان هەیە پێشتەکانی نەوت ئەڵێ پابند نابین بەدانەوەی قەرزەکانی سەر هەرێم بە کۆمپانیەکان. بەڵێ بداية طبعا باسییان لەوە دەکرد کە قەرزەکان ئەوان ناتوانن تەحملی ئەو قەرزە بکەن. ئەمڕۆ وەزیری نەوت شتێکی گوتووە دەڵێ ئێمە ئەگەر هەموو مەلەفەکەمان بدەنیان هەموو چێلگەکانمان بدەنێ کوتیەمە ڕێی حکوومەت نییە بەڵام کوتی وەکو با بڵێن ئەگەر بین حسابی بکەین وەکو حسابی ئەو پارەیە بۆ عێراق زۆر نییە دەتوانین دابینی بکەین تاوان دوایەوە کە دەکەونە مفاوەزات لەگەڵ شەریکاتی نەوت. ئەم بابەتە یەک بابەتێکی ئالۆزە دوو بەشێکی زۆر لە عێراقیەکان تا ئێستاش پێیان وایە کە عێراق سەرێشەیەکی زۆر بۆ خۆی دروست دەکات بۆ ئەم بابەتە. تەمان بۆچی یەکەم ئەو گرێبەستانە بە پێی قانونی نەوت و غازی هەرێمی کوردستان کراون یعنی ناقانونی نین تا چەند باشن تا چەند خراپن لەکوێ خەلەلێکی ئەمە بابەتێکی ترە چونکە گرێبەستەکانی عێراقیش خەلەلی تێدایە و ئەو ڕۆژە دیوانی چاودێری دارایی 4 راپۆرتی زۆر تێروتەسەری لەسەر بەسەلەی یان با بڵێن مەلەفی نەوتی لە عێراق لە لیژنەی مالی خستەڕوو کە تێبینی لەسەر هەمویان هەیە. بە هەمان شێوە ئەم گرێبەستانی هەرێمی کوردستانیش بە پێی قانونی نەوت و غازی هەرێم کراون و لەگەڵ شەریکاتی بیانی بە پێی قانونی ئینگلیزی کراون یعنی لە داهاتوودا هەر کێشەیەک بکەوێتە نێوان دوولایەن لەسەر ئەم گرێبەستانە لە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان محکەمە ناکرێت محکەمەکە دەچێتە دەرەوە محاکمی دەولی. ئەمە یەک پرسیاریکە لە جەنابی شەوکەمەی پێدوانی عێراق تا ڕادەیە خۆشی بە دوورەگرێت لەمە چکە تا ئێستا یاسای نەوت و غازی دەرنەکردووە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەمە ئیتر چارەسەری سەرجەم ئەم گرفتانەکە. لە ڕاستیدا ئەمڕۆ تاکیدیشمان لەسەرەوە کردەوە ئێمە وەکو کوردەکان مان چارەسەری بنەڕەتی بۆ کۆتایی پێهێنانی ئەم ململانێ و چێشمە چێشمی مەلەفی نەوت لە بنێوان هەرێم و بەغدا تەنانەت لە نێوان پارێزگاکانی بەرهەمهێنانی نەوت لەگەڵ بەغداش لەگەڵ ناوەند بریتیە لە دەرکردنی قانونی نەوت و غاز کە تا ئێستا هێزە سیاسیەکان بەگشتی لەسەری ڕێکناکەون و نایهێنە پەرلەمان بۆەوەی دەنگی لەسەر بدرێ. بەڕاستی نەبوونی قانونی نەوت و غاز بەشێکی زۆر لەم کێشانە هی ئەوەیە خۆگەر قانونی نەوت و غاز هەبێ ئەو کاتە قانونەوە دەکرێت هەموو لایەک پێی پابند بێ بەو پێیکە موافقی دەستور بێ و با بڵێن مستحقات و شایستەی هەموو لایەک لە بەرچاو بگرێ بۆیە قانونی نەوت و غاز گرنگە. مەسلەی قەرزەکان طبعا وەفدی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە ئێمە بەهۆی بڕینی بەشەبوجێ هەرێمی کوردستان لە 2014 تا 2010 بەو گرێبەستانێک کە لەگەڵ شەریکاتی نەوت هەمانە قەرزمان کردووە بەشێک بڕێک لە پارەمان لە شەریکاتی نەوت وەرگرتووە کە لە بەپێی مروری زەمن ئێمە نەوتیان بدەینێ لە زیاتیەوە ینی ئیلتیزاماتێکە لەسەر هەرێمی کوردستان پێدانەوەی ئەو قەرزانە بە شەریکات ئەگەر ئێمە هەموو نەوتەکەمان ڕادستی بەغدا بکەین یان هەموو چێڵگەکانی نەوت دوو هیچمان نامێنێ ئەم قەرزانە چۆن بدەینەوە کە نزیکەی 6 میلیارد دۆلارە. ئەوە طبعا ئەو کاتە ئەوان ڕێیان وا بوو کاوان تەحملی ئەو قەرزانەی سەر هەرێمی کوردستان ناکەن وەکو باسم کرد ئەمڕۆ وەزیری نەوت تقریبا شتێکی تری بەڵام هەر نەیوت ئێمە تەحملی هەموو قەرزەکان دەکەین بەڵام کوتی ڕقەمێکی گەورە نییە بۆ عێراق ئەگەر بێت و ئێمە بگەینە ڕێککەوتن. بەڵام قسەی وەزیری نەوت ینی بە هەند وەرە ژیرێت کاک شیروان طبعا وەزیری نەوت بۆ پێی کە بۆ خۆی لە ئەنجومەنی وەزیرانە و بەڵام بەدڵنیایەوە نەخێر چونکە وەزیری نەوتیش بۆ خۆی تاکیدی لەسەر کردەوە ئەوە کردەوە کە ئەم مەوزوعەکی سیاسیە کوتی کاتێک کە ئیتیفاقی سیاسی کرا فەنیاتەکەی ئێمە دەتوانین جێبەجێ بکەین ڕاست و ئێمەش لە لیژنەی دارایی هەروە دەڵێن کاتێک کە ئیتیفاقی سیاسی لە دەرەوەی لیژنەی دارایی سیاسیەکان لەسەر ئەوە ڕێککەوتن کە مەبدەئیەن چی بکەن داڕشتنی نەسەکە و با بڵێن بە شێوەیە کە لەگەڵ یاساکە بگونجێ و مەسلەی مالی و فەنیەکەی دەکرێت ئێمە لە لیژنەی دارایی بە شێوەیەک دای بڕێژینەوە کە قابلی جێبەجێکردن بێ و چۆن جێبەجێ بکرێت
بەڵام لە ڕاستیدا مەلەفەکە وەکوتم بوعدێکی سیاسی هەیە سەرەتا دەبێت بوعدە سیاسەکەی چارەسەر بکرێ هێز سیاسیەکان بە کورد و شیع و سونەوە لەسەر سیغەیەک ڕێک بکەون لەسەر مەبادیەک ڕێک بکەون ئەو کاتەدا ڕشتنەوەی یا ما بڵێن ڕێخستنەوەی لە ناو لیژنەی دارایی ئاسانە و بیریشمان نەچێت تەوان دوجار ئەوەی ئێمە لە لیژنەی دارایی دەیکەین بە هەمووی قسەی کۆتایی لە پەرلەمانە قسەی کۆتایی لە ناو پەرلەمانە و بە دەنگدانە ئەگەر تەوافقی سیاسی نەکەین و ڕێککەوتن نەکرێ و جۆرێک لە لێک تێگەیشتن نەبێت لەوانەیە ئەوەی ئێمە لە ناو لیژنەی داراییش دەیکەین دوجار لە ناو پەرلەمان بە دەنگدان تێنەپەڕێ منیژوسم ئەو بڵێم کاکشی بۆ نمونە تۆ گەر زۆربەی لایەنەکانیش ڕێک بکەون ئاخۆ لە ئێستادا هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنە شیعەکان پابە دەبن بە سەر و خۆیانەوە ئەزانی کاک هاوڕێ هەندێک مشکلە نییە یعنی چەند ئەندام پەرلەمانێک وەکو شەخص پابندیش نەبن تەسیر ناکە بەڵام کاتێک کە بە کۆی گشتی نەگەینە ڕێککەوتن و شیعەکان ڕایەکیان هەبێ و ئێمە ڕایەکمان هەبێ و بەو ڕێک نەکەوتن و ناتەوافقیە بچینە ناو پەرلەمان و ناو هۆڵی پەرلەمانەوە ئەو کاتە گرفە دروستە بێت دەکرێت بڵین ئەوەی کە ئێمە دەمانەوێت تێناپەڕێەوە بەداخەوە تەبعاً بیرمان نەچێت لە ساڵی 2020 شیعەکان سێ پرۆژەیاسان بەبێ کورد تێپەڕاندووە بە پرۆژەیاسایەکیشیان بەبێ کورد و سونەش تێپەڕاندووە یعنی ئەگەر زمانی ژمارەی کورسی زاڵ بێ لە ناو پەرلەمان ئێمە بە 58 یان بە 60 ئەندام پەرلەمانەوە لەوانەیە نەتوانین ڕێگری لەوە بکەین کە هەر یاسایەکدانەوە دەری بکەن یاسای دەرکردنی هێزە بیانەکان و بە تایبەتی هێزە ئەمریکیەکان شیعەکان بەبێ کورد و تەنانەت بەبێ سونەش توانیان نیسابی قانونی پەرلەمان تەواو بکەن و دەنگیش لەسەر بدەن و تێپەڕێت جێبەجێکرایان جێبەجێک نەکرامە بابەتێک بەڵام وەکو یاسا تێپەڕی و قانونی تەمویلی عەجزی مالی بەبێ کورد تێپەڕی قانونی هەڵبژاردن بەبێ کورد تێپەڕی بۆیە لە ڕاستیدا مرونەتی ئێمە و مرونەت و نەرمینواندنی و ئیسراری وەفدی هەرێمی کوردستانیش لەسەرەوەیە کە نامانەوێت جارێکی دیکە بە هەمان تەجروبە بچینەوە ناو پەرلەمان دەمانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ڕێککەوتن بکەین و بەو ڕێککەوتنە بچینە ناو پەرلەمان چەند ئەندام پەرلەمانێک لە کوتلەکانیان جیابوونەوە یان ڕای جیاوازیان هەیە ئەگەر ئەمانەت تا دە ئەندام پەرلەمانیش بن زیاتریش بن کێشە نییە بەڵام کاتێک کە کوتلەیەکی گەورە یان چەند کوتلەیەکی گەورە ڕێک نەکەون لەسەر ئەوەی کە پێویستە ئەو کاتە گرفتە تەوان ئەمە بۆ ترسی ئێمە لەلایەنە شیعەکان خۆ لەوانەیە ئەوانیش ترسیان لەوە هەبێگەر ئێمە هەموو کورد بەشداری لە دەنگدان نەکەین و بە تەواوی مقاتعی جەلسەکە بکەین و مقاتعی موازنە بکەین ئەگەر تێژ بپەڕێ ئەو کاتە دوجار هەرێمی کوردستان پێوەی پابند نابێت و جێبەجێ ناکرێەوە پرۆژه یاسای بودجە لەو بەرەوەی کە ڕاستەوخۆ پەیوەستە بە هەموو هاوڵاتیانی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە لەوانەیە وەکو پرۆژه یاسایەکی ئاسایی نەبێ و ڕەتفعلی با بڵێین سەفارەتەکان و نێودەوڵەتیشی لێ بکەوێتەوە و جۆرێک لە باشە کاکشیروان ینی منەمێ پرسم لە بەڕێزیشی لە بەرامبەر عێراق لێ بکەوێت زۆر باشە وەکو جەنابە داماژەت پێدا زۆرێک لە لایەنە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستانی ژاماژەی پێدەن کە بودجە ڕەهەندێکی سیاسی هەیە کە ڕەهەندێکی سیاسی هەیە ئەم وەفدە دانووسانکاری هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوبات کە هاتوۆتە بەغدا هەرچەندە کۆمەڵێک دیداری سیاسی لێرە و لەوی ئەنجامدا و کۆمەڵێک چاوپێکەوتنی هەبوو لەگەڵ لایەنە سیاسی جیاوازەکان و سەرکردە جیاوازەکانی سونە و شیعە ئەمانە تا چەند گرنگ بوون ئەم وەفدەی کە دێتە ئەوێ ینی توانای ئەو جموجوڵە سیاسی هەیە یاخود نەخێر دەبێ وەفدێکی دیکە هاوکات بێ لەگەڵ ئەمانە لەسەر جەم لایەنە سیاسەکانی هەرێم پێکاتوێ بۆ گفتوگۆیەکی سیاسی لەگەڵ لایەنەکانی عێراق بە گشتی بە سونە و شیعەوە وەفدی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی کاقوبات کە هاتوۆتە بەغدا چ لایەنە سیاسەکانی بینیوە چ لایەنی ڕسمی حکوومەتی بینیوە چ پەرلەمانتارانی بینیوە چه هاتوتە لیژنەی دارایی ئەوەی کە گرنگە چی لەسەر ئەوان بەواجبی خۆیان هەستاون چ لە پێدانی داتا و زانیاری و بەڵگەنامەی پێویست چ لە ئیستعدادی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێککەوتن بە ئیلتیزامکردن بە پێدانی نەوت یان ئەقیامی نەوت ئەوەی کە لەسەری ڕێک دەکەون خۆ ئەگەر وەفدێکی سیاسی لایەنە سیاسەکانی کوردستان بۆ تاکیدکردنەوە لە کۆدەنجی و یەکدەنجی و یەک هەڵوێستی کورد هاوکات بێ لەگەڵ ئەو هەوڵەکانی ئەم وەفدە
لە ڕاستیدا خراپ نییە. بەڵام ئەوەی کە تا ئێستا وەکو باسم کرد شیعەکان بە ناوی کۆدەنجیەوە کەسیان ناوێنیان ناتوانن لێی دەربچن هەر لایەنێکیان کە بەجیا قسەی لەگەڵ دەکەی نەرمی دەنوێنێ و پێی باشە ڕێک بکەوین و ڕای جیاوازی هەیە. بەڵام واقعەکە ئەوەیە هیچ لایەنێک ناتوانێت یان با بڵێ نایەوێ خۆی بکاتە خاوەنی ئەوەی کە بە تەرحێک ڕاضی بێ یان بە شتێک تەرح بکات کە جیاواز بێ لەوەی کۆدەنگی تا ئێستا لەسەر هەیە. ئەگەر نا هەمویان ئەگەر بنمونە لایەنێک یان کوتلەیەک تەرحێکی تر بکات کە قابلی جێبەجێکردن بێ قابلی مناقەشە بێ لەوانەیە لەسەری بگەینە ڕێککەوتن و شیعەکانیش نەرمی بنوێنن. بەڵام هەمویان دەزانن ئەم بودجێ ئینتیخاباتە ئینتیخابات لە پێشە هەمووی لێستاوە خەریکی ئەوەیە کە قسە بۆ جادە و بۆ شارع و بۆ دەنگدەرانی خۆی دەکا و جۆرێک لە با بڵێین پڕکردنی شارعی عێراقی بۆ داپۆشینی ئەو فەشەلانەی کە چەند ساڵە کردویانە لە حکومداری لە نەگەیاندنی خزمەتگوزاری لە نەبوونی ئەمنیەت لە خزمەت نەکردنی ناوچەکانی خۆیان شەقامی عێراقیان لەوە پڕ کردووە کە ئەمە خەتای هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکات چی پارەی بەسڕە هەیە بۆ هەرێمی کوردستان دەڕوات بۆیە ئاوادان نەکراوەتەوە و هیچ خزمەت گوزارێک نیە کە لە ڕاستیدا ئەمە یەکەم زۆر ناڕاستە نامەنتقیە و نادروستە. خۆ ئەگەر لە ساڵانی ڕابردوش لە 1970 بۆ هەرێمی کوردستان هاتبێت لە 1970 بۆ شارەکانی تری عێراق بووە. بەسڕە کە لە نزیکەی لە 1990 هەموو نەوتی عێراق لەوێەوە هەناردە دەکرێ و بڕبڕی پشتی اقتصادی عێراق تا ئێستا ئاوی خواردنەوەی نییە کە بە پێی زانیاریەکانی ئێمە چەند کیلۆمەترێکی زۆر کەمە ڕاکێشان و با بڵێن تەرتیبکردنی ئاوی خواردنەوە بۆ بەسڕە. هەزاران پرۆژەی وەهمی پارەکەی خوراوە و دیار نییە. نەجەف وەکو پێویست خزمەت نەکراوە. ناسریە هیچی بۆ نەکراوە. یعنی ناو بەغدا کە پایتەختە لە ڕاستیدا خەریکە زەبڵ دەیخوا. یعنی ئەو فەشەلێکە لە حکومڕانی هێناویانە بەچی دای بپۆشن هاتوون ئەویان بەململانێ لەگەڵ هەرێمی کوردستان بەململانێ لەگەڵ هەرێمی کوردستان تەمان ئەمە دیفاع نیە لەوەی کە تێبینیمان لەسەر هەرێمی کوردستانی شەیە تێبینیمان لەسەر گرێبەستەکانی نەوت هەیە لەسەر داهاتی نەوت هەیە لەسەر ئەوە هەیە. بەڵام ئەمە واقعەکە دەبێ بیڵێین بۆیە ئێستا هیچیان نایانەوێ یان با بڵێن ناتوانن لەو کۆدەنجێ دەربچن. ئێمە لە دیداری لیژنەی دارایی لەگەڵ سەرۆک کۆمار سەرۆکی لیژنەی دارایی بەڕێز دکتۆر هەیثەم جبوری باسی لەوە کرد کە دەبێ کەسێک مبادرە بکە و هەموو هێزە سیاسیەکان کۆ بکاتەوە و لە ڕاستیدا لەوێ تەرحی ئەوە بکرێت بۆی بگەینە تەوافقێکی سیاسی. باشانی ئەو کەس بەڕای ئێوە سەرۆک کۆمار نییە ئەوانش بۆیە ئەو خیتابەی مۆجە کردەوە سەرۆک کۆماریانی دیارە ئەیانەوە سەرۆک کۆمار ئەو کۆدەنجێ دروستکاوە ئەو تەوافقە دروستکە. لە ڕاستیدا سەرۆک کۆماریش ئەوەی کە ئێمە ئاگادارین بە هەوڵی خۆی هەستاوە و پەیوەندی بە بەشێکی زۆر لەلایەنە سیاسیەکانەوە کردووە و لەگەڵ کوتلە سیاسیەکان قسەی کردووە بەشێکی زۆریانی بینیوە و سەرۆک کۆماریش بەلایەوە گرنگە کە مەلەفی نەوتی لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێت و دوجار شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بەغداوە بڕوە و چیتر خەڵکی هەرێمی کوردستان نەبێتە قوربانی ململانەی سیاسی. بەڵام چاوەڕێی ئەم چەند ڕۆژە دەکەین بزانین ئایا وفعلەن سەرۆک کۆمار بە پێی سەرۆکی کۆمارە و پارێزەری دەستورە و دەبێت پارێزەری یەک پارچەی عێراقیش بێ پێم وایە دەبێ مبادرەیەک بکا لەو شێوەیە و لەگەڵ هێزە سیاسیەکان قسە بکە یان با بڵین هەمویان کۆبوونەوەیەک بکەن هەموو هێزە سیاسیەکان کە مبادرەیەکی وای تێدا بکرێت بەڵکو بگەینە حەلێکی وەسەط کە قابلی جێبەجێکردن بێ و هەردوو لا ئیلتیزامی پێوە بکەن. باشە کاک شیروان ئەگەر بینەوە سەر کۆبوونەوەکانی لێژنەی دارایی و بە دیاریکراوی ینی ئەو داواکاریانی کە لایەنی شیعی و ئەندامانی لیژنەکە لە کورد هەیەە کە ئەیانەوە دەستکاری بکرێت بۆ منەوە 250,000وان پێی ڕازینی لە ئێسادا
ئەمڕۆ ینی بینیمان لە ڕاگەاندنەکانەوە بە جوڵەی هەندێک لە ئەندامانی کورد لە ئەنجومەنی نوێنەران و سەرۆکی کوتلەکان و هاتنەوەی وەفدەکەی هەرێمی کوردستانیش لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان یعنی تا ڕادەیەک هەستمان کرد کە ینی نەگەیشتنە ڕێکەوتنێک هەیە یاخود لێکتێ نەگەیشتنێک هەیە بە حکمیەوەی کە ناوبەناو سەقفی داواکاریەکان بەرزەکەنەوە لایەنی شیعی. ئەمڕۆ بە دیاریکراوی لە لیژنەکەی ئێوە لیژنەی دارایی چی گوزەرا ینی داوای چی کەیان کرد بە حەقەت ئەو گۆڕانکارانی کە بەسەر داواکاریەکانی لایەنی شیعەیە هاتبوو چی بوو کاک شیروان؟ خۆی ئەوەی ئەمڕۆ لە تەمان وەزیری نەوت لە لیژنەی دارایی بووە باسی هەرێمی کوردستان کراوەکو باسم کرد تا ئێستا شیعەکان داوای هەموو مەلەفی نەوتی هەرێمی کوردستان و داوای وەرگرتنەوەی چێڵگەکانی نەوت دەکەن کەمە لای هەرێمی کوردستان ڕەفزە و لای ئێمەش ڕەفزە ئەگەر بە شێوەیەک نەبێت کە دەستوری بێ طبعاً دەستور ڕێگەی بەوە داوە خۆ ئەمە ناڵین بە چێڵگەکانی هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستان عێراق هیچ ئاگای لێ نەبێ و هیچ زانیاری نەبێ و عیلاقی پێدا نەبێ و تەنها بەم شێوەیە بڕوە نەخێر بە پێچوانەوە ئەمەش دەستوری نییە و ئەگەر بین هەموو چێڵگەکانی نەوت و هەموو مەلەفی نەوتیش تەسلیمی بەغدا بکەینەوە بڵین فەرموو ئەمە هەرێمی کوردستان هیچ حەقی پێدانی ئەمەشیان دەستوری نییە دەستور باس لەوە دەکا کە مەلەفی نەوتی بە هاوبەشی ئیدارە دەدرێ طبعاً بیرمان نەچێت نەوت بریتە لە دۆزینەوەی دەرهێنانی پەرەپێدانی و گواستنەوەی و فرۆشتنی لەوانەیە لە سەر مەسەلەی فرۆشتنی من ڕێی شخصی خۆشم ئەوەیە کە لە فرۆشتنی دەکرێت ئێمە لەگەڵ سۆمۆ بگەینە جۆرێک لە لێک تێگەیشتن ینی ڕێککەوتن بە شێوەیە کە تەوان سۆمۆ ئێستامە تێبینیمان لەسەر پێکاتەکەی هەیە و ئەم ڕۆژ بە وەزیری نەوت و بە بەڕێوەبەری سۆمۆشمان گوتووە کە لە پێکاتەکەی کە کوردیتیان کاتێکدا بەڵێ ناکرێ ئێمە هەموو نەوتی خۆمان بدەینە سۆمۆ بەڵام کاتێک ئێمە نوێنەرمانە لە سۆمۆ و ئاگامان لە سیاسەتی سۆمۆنیە طبعاً ئەوان استعدادیان تێدایە کە ئەم پێکاتەیە بگۆڕن و حیسەی کورد دابنێن بە تایبەتی کە دەکرێت بە نمونە ئەگەر ڕێککەوین سیاسیەن وەکو باسم کرد پێشتریش ئەگەر سیاسی ڕێکەین فەنیەن ئاسانە دەکرێت دوو ئەندامی کورد لە ناو ئیدارەی گشتی سۆمۆ دابنین و ئاگای لە سیاسەتی سۆمۆ هەبێ و ڕەئی هەبێ بەو پێیکە هەرێمی کوردستانیش بەشێکە لەم پرۆسێ و مەسلەی نقلی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان طبعاً ئەوان باسییان لەوە کرد کە لە ناو خۆی کوردستان بۆ ئەو بۆڕیەی کە نەوتی هەرێمی کوردستانی پێدا دەگوازرێتەوە عقد لەگەڵ کۆمپانیای کار و ڕۆزنەفت کراوە و لە تورکیاش لە حدودی تورکیا تا بەندەری جیهان بە بۆڕی بەو بۆڕیەدا دەڕوا کە هی کۆمپانیایەکی تورکیە ئەوان طبعاً ناس نەژێرباری ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا $6 دەدا بۆ گواستنەوەی هەر بەرمیلێک نەوت بۆ بەندەری جیهان بەو پێی ئەوان اتفاقێکی 100 ساڵیان لەگەڵ تورکیا هەیە لە ساڵی لە هەفتاکانەوە پێم وایە لە ساڵی 1972 کە گواستنەوەی نەوتی عێراق بۆ بەندەری جیهان بەم بۆڕێدا بە کولفەیەکە کە ئێستا $1.09 ئەوان ناچن لە زیاتی $1.06 بدەن بە تورکیا بەڵام دەکرێت دوای کە ڕێککەوتین هەموو ئەم ڕێککەوتنانەی کە لەگەڵ تورکیا کراوە بۆ گواستنەوەی نەوت بۆ بەندەری جیهان ئەو ڕێککەوتنانەی کە لەگەڵ کۆمپانیەکانی نەوت کراوە چەند کۆمپانیانی کە بەرهێم هێنن چ کۆمپانیانی کە با بڵێن ئەرکی گواستنەوە و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەکرێت پێداچوونەوەی پێدا بکرێت و ئێمە بڕگەیەکیشمان ڕاستی زیاد کردو لە ناو موازنە بۆ پێداچوونەوە بە هەموو گرێبەستەکانی نەوت لە هەموو عێراقدا ینی بە هەرێمی کوردستانیشەوە طبعاً بە هەرێمی کوردستانیشەوە بەو پێی کە هینمان کردووە ئەنجومەنی وەزیرانی اتحادی لەگەڵ جیهەی معنی جیهەی معنی بۆ گرێبەستەکانی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە وەکو باسم کرد مەلەفی نەوتی بە هاوبەشی ئیدارە دەدرێت و چێڵگەکانی نەوت بە هاوبەشی ئیدارە دەدرێت ناکرێت ئێمە ڕاستەوخۆ تەسلیمی بەغدا بکەین و ناشکرێ هەرێمی کوردستان بەو نەفەسە مامەڵە بکات کە بڵێ نابێن نە سۆمۆ لێ نزیک بێتەوە نە حکومەتی عێراقی لێ نزیک بێتەوە نە هیچ دەسەڵاتیان بەسەریدا هەبێ ئەگەر سیاسیان ڕێککەوین فەنیەن ئەمە ئاسانە دەکرێت جۆرێک لە ئالێتێک بدۆزینەوە کە نزیک بێ لە جێبەجێکردن و مافی هەردوو لاش پارێزراو بێ و لە ڕاستیشدا ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبێت لە داهاتی ئیتیحادیدا بەشدار بین دەبێت شتێکمان هەبێ بیخینە ناو سەلەی داهاتی ئیتیحادی و بڵین ئەوەش چۆن بەسرە مشارەکە دەکات لە داهاتی ئیتیحادی بە نمونە ناسریە بەشداری دەکات
دیالە بەشداری دەکات نەجەف بەشداری دەکات فەرمو ئەوەش داهاتی حکومەتی هەرێمی کوردستانە بە بخرێتە ناو سەلەی داهاتی ئیتیحادیەوە دوایی بە پێی ئەوەی کە دەستور دایناوە یانە پێوی کە لە موازنە لەسەر ڕێک دەکەین فەرمو بادابەشیکەینەوە هەر کەسێک شایستە دارایەکانی خۆی وەربگرێ ئەمە جۆرێکە لە حەل بەڵام بیرمان نەچێ بەڵێ کاکشیرۆن بۆچوونی ئەوەش هەیە تا ئێستا لەوەی کە هەستی پێ دەکەین لە عێراق بۆچوونێکی مرکزی هەیە ئەگەر نەشڵین شۆڤێنیە ینی بۆچوونێکی مرکزی هەیە کە تا ئێستا تەقبولی فیدراالیت ناکە تا ئێستا تەقبولی ئەوە ناکە کە دەستورێک لە 2005 نووسراوەتەوە و عێراقەکان دەنگیان پێداوە ئەم دەستورە دانی بەوەدا ناوە کە هەرێمێک هەیە هەرێمێکی فیدراالیە دەیەوێ هەموو شتەکان بگەڕێنێتەوە بۆ بەندەستی بەغدا و عقلەتێکی مرکزی و عقلەتێکی وای هەیە کە هیچ دەسەڵاتێکدا نەبەزێنێ نەبوو پارێزگاکان و نەبوو ئەمە وا دەکات کە ون تاکید لەوە دەکەم جەنابی سەرۆکۆماریش لە کۆبوونەوەکەی هەر تاکیدی لەوە کردەوە کە لە ڕاستیدا ئەگەر بمانەوێ عێراق بە یەکگرتووی بمێنێتەوە واگەر بمانەوێ لە ڕاستی لە عێراقدا بەیەکەوە بژین دەبێت ڕێز لە دەستور بگرین و ڕێز لە تایبەتمەندی هەر لایەک بگرین کە بەشێک لە یان با بڵێن ئەگەر کەمیش بن بەشێک لە عێراقەکان تا ئێستا بڕوایان بەوە نیە کە عێراقێکی فیدراالیە و جیاوازە لە ڕابردوو و هەرێمێک هەیە کە ئەم هەرێمە دەستور ڕێگەی بەبوونی دا و دەستور با بڵێن پارێزەری بەشێکی زۆر لە مافەکانیەتی تەنانەت بەو یاسایانەش کە پێش 2003 دەرچووە کاکشیرۆم ئەگەر ئینشاءڵڵا خوا کردی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گەیشتە ڕێکەوتن بەوەی کە بۆ نمونە ئێمە 250,000 بەرمیلەکە ڕادەسی بەغدا و کۆمپانیای سۆمۆ بکەین بە نرخی سۆمۆ ئەو کاتە ئەو پشکی کە بۆ هەرێم دیاری کرابوو لە ڕابردوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لە پرۆژە یاساکەدا 12.67 ئەمەوەکو خۆی ئەمێنێتەوە یا دەستکاری ئەکرێ ئەگە دەستکاری بکرێت ئەو کات مانگانە لە بەغداوە چەند ئەنێرێت بۆ هەرێمی کوردستان کاک هاوڕێ ڕێژەکە هەروەکو خۆی دەمێنێتەوە ینی هەر 12.67 هەرچەند ئێمە داوای زیادکردنی ڕێژەکەشمان کردووە چونکە بەپێی هەموو ئامارەکانی وەزارەتی تەختی دایرەی ئەحسای مرکزی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 12.67 زیاترە 13.94 کە نزیکی لە 14ەیە تەنانەت دوا ئاماری وەزارەتی تەختیت کە دوێنێ بە لیژنەکەی ئێمە گەیشتووە بە هەمان شێوە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان 13.92 یعنی نزیکە لە 14 کەواتە ئەوەی کە داناوە بە 12.67 لە سەردەمی حکومەتەکەی عەبادی هیچ بنەمایەکی زانستی نییە بەڵام وەکو باسم کرد ڕێژەکە تەبعاً وەکو خۆی دەمێنێتەوە جاچە 12.67 بێت چی بیکەین بە 13.92 ڕێژە وەکو خۆی دەمێنێتەوە بەڵام بەو پێی کە ئێمە نەفەقاتمان کەم کردوتەوە لە 164 تریلیۆنەوە بۆ 127 تریلیۆن طبعاً ئەوەی هەرێمی کوردستانیش کەم دەکا وەکو مەبلەغ جاران کە باسمان لەوە دەکرد پێشتر دەمانگوت لەو 164 تریلیۆن دینارە دوای دەرکردنی نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکیمە ئەوەی کە بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە نزیکەی 300 تریلیۆن دینارە طبعاً ئێستا کەمتر دەکات دەبێت لە 127ەکە حسابی بکەین کەمتر دەبێتەوە بەڵام بیرمان نەچێت دوای ئەوەش مستەڵاحێکی دیکە هەیە کە دەڵێ ئینفاقی فعلی ئینفاقی فعلی واتە عێراق لە مانگێکدا چەند سەرف دەکات بە فعلی 12.67 ئەوە دەنێرێ بۆ هەرێمی کوردستان یعنی بیرمان نەچێت ئەو ڕقەمەش لەوانەیە حەقیقی نەبێ ینی ئەو بڕەپارەیەش نایە بۆ هەرێمی کوردستان یعنی کەمتر لەوەیەت بەشێ کەمتریش لەوانەیە بێت چونکە ئینفاقی فعلی لەوانەیە عێراق هەموو ئەو پارەیە سەرف نەکا کە دایناوە لەوانەیە کەمتر سەرفکە بەڵام بە شێوەیەکی گشتی بە تەوەقعاتی ئێمە بە موچە و بە غەیری موچە و بەوەی کە عێراق لە تەشغیلی و لە ئیستثماری سەرفی دەکا ماگانە نزیک دەبێتەوە لە نزیکەی لە نێوان 7 بۆ 8 تریلیۆن دینار لە 7 تریلیۆن دینار تقریبا 12.67 وەربگری نزیکی 850 میلیارێک دەکا یعنی ئەگەر نەفەقاتی فعلیش بێت تەمان ئەوە کە بە شێوەیەکی ڕێک و پێک و مەزبوط یاساکە جێبەجێ بکرێ و هیچ لایەک هەوڵی خۆتزیینەوە و فرتوفێڵ نەدا لەگەر لایەنەکەی دیکە چونکە ئەوە ینی من باسی یاساکە دەکەم بە حرفیوەکو خۆی جێ باش آخر گرنتی بۆ ئەوە چیە کە بۆ نمونە هەردوو لاپێوەی تابەند بن بەو جەدوەل و بەو جەدوەل زەمانەتێکی کە لەبەردەستمانە بەڵ عفو با ئەو پێیان بەو جەدوەل و
خشتەی کە لەبەردەستمانە لە خەرجەکانی حکوومەتی عراقی لە موچەی فەرمانبەران لە موچەی خانەنشینی لە ڕعایی اجتیماعی لە هەندێک منەح و سەرفیاتی دیکە بە تەوەقعاتی ئێمە لە نزیکی خەرجی حکوومەت لە سەروی 7 تریلیۆن دینارەوە دەبێت ئەو کاتە بە پێی ئینفاقی فعلی پشکی هەرێمی کوردستان ژانێکرێت سەبارەت بەوەی زەمان چیە بۆ جێبەجێکردنی طبعاً بیرمان نەچێت لە قانونی تەمویلی عەجزی مالی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دوای قانونەکە هاتن جان ئێمە هاتوین قانونەکە جێبەجێ بکەین ئەوەی کە جێبەجێ نەکرد وە کێشەی لەسەر بڕی ئەو پارەیە دروست کرد کە مستحقاتی حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی اتحادی بوو وەزارەتی دارایی بوو بۆیە یعنی ئەوەش هەیە کە پێویستمان بە زەمانەتی ئەوە هەیە کە لە داهاتوودا ئەم یاسایەت چۆن جێبەجێ دەکرێتەوە پشکی هەرێمی کوردستان زامن بێ و بەو پێی کە ئێستا محکەمەی ئیتیحادیش پەچی کەوتۆ بە پێوەی کە ئەندامەکانی تەواو نییە ئەگەر ببێ بە یاسا و محکەمەی ئیتیحادی هەوێ دەکرێت و کاتە هەر کاتێک یاساکە جێبەجێ نەکرا پەنابەرینە بەر محکەمەی ئیتیحادی هیچ بابێکی سزادان دائەنرێت لە پرۆژە یاساکەدا ئەگەر هەر لایەک پێوەی پابەت نەبێت سزا بدرێت بەدڵنیاییەوە ئێمە دەمانەوێ ئەگەر لەسەر بەشی یەکەمی ڕێککەوتین کە بریتە لەوەی هەرێمی کوردستان چەند نەوت ڕادەست دەکات و ئالێتی ڕادستکردنەکەی چۆنە و لە بەرامبەردا چی بۆ هەرێمی کوردستان دەڕوا دەمانەوێت مادەیەکی واش یان بڕگەیەکی واش هەبێت کە ئەگەر هەر لایەک پابند نەبوو یعنی بانەڵین بەس هەرێمی کوردستان پابند نەبوو ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبوو بەغدا چی بکە و ئەگەر بەغدا پابند نەبوو هەرێمی کوردستان چی بکە دەمانەوێت بڕگەیەکی واش دابنین کە زەمانەتی ئەوە بکە کە لە حاڵەتی التزام نەکردنی هەر لایەک ئێمە چۆن پشتیوانی لە پشکی هەرێمی کوردستان و لە مافەدارایەکانی خەڵکی کوردستان بکەین و موچەی فەرمانبەران زامن بێت. زۆر باشە. کۆبوونەوەکانی لێژنەی دارایی بەردەوامە بە یاخود کۆبوونەوەکانی ئۆژەکێتەوە هەفتەی داهاتوو. نایمە کۆبوونەوەکانی لیژنەی دارایی بەردەوامە بەیانی شەر کۆبوونەوەی لیژنەی داراییمان هەیە و بەردەوامین لەسەر ئەو تعدیلاتانەی کە ماومانە تەواوی بکەین و هەندێک مادە زیاد کراوە و مادانە تەواو سیاغە بکەینەوە و ئامادەی بکەین بۆ دەنگدان و پێشنیارێکیش هەیە لە ڕاستیدا بەو پێی کە وەکو باسم کردم موازنەی پێش ئینتیخاباتە مزایدات زۆرە قسە بەیاننامە دەردەکرێت قسە دەکرێت ئەندام پەرلەمان تەسریح دەدا قسە بۆ شارع دەکا ئێمە بەو پێی کە وەکو لیژنەی دارایی مەسئولێتێکی قورس ماخسۆ سەرشانی خۆمان بۆی کە خەرجەکانمان کەم کردوتەوە و داهاتمان زیاد کردووە و هەندێک شتمان لا بردووە بۆیە پێشنیارێک هەیە کە پێش ئەوەی پرۆژه یاساکە ببینە پەرلەمان بۆ دەنگدان لەسەری بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکوومەت سەرۆکی کوت لە سیاسەکانی پەرلەمان کۆبوونەوەی بکەین و لەگەڵ لیژنەی دارایی و ئەوەی کە لیژنەی دارایی کردوویەتی بە درێژایی ئەم 39 کۆبوونەوەی ڕابردوو بۆیان ڕوون بکەینەوە و بە شێوەیەک بیبینە ناو پەرلەمان کە کەمترین با بڵێن تەشەنوس دروست بکە و کەمترین معارەزەی هەبێت بەڵکو بە شێوەیەکی ئاسان تێپەڕێ هەنگاوێکی بیرمان نەچێ گەیشتوینە کۆتایی تەواوکردنی پرۆژە یاساکە و تا ئێستاش بۆیە دەمانەوێت ئەم کۆبوونەوەیش بکەین لە ڕاستیدا تا ئێستاش مەترسیەوە هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان مزایداتی بەشێک لە پەرلەمانتاران و کوت لە سیاسەکان نەهێڵێ ئەم پرۆژە یاسا لە ناو پەرلەمان بە ئاسانی تێپەڕێەوە مەترسیەوە هەیە کە پرۆژە یاساکە هەر تێنەپەڕش. باش کاکشیران تۆ ئەڵەی گەیشتونەتە کۆتایی ینی بۆ نمونە ئەو مادانەی پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان و ئەوانە جارێ بەجێتان هێشتووە بۆ ئەوەی کە ڕێکەوتین سیاسی بکرێ یاخود نەخێر سابتان کردو ئەوانە ژۆکو خۆی ناوە خۆی دوو ئەوە هەیە مقتەرەحی حکوومەت وازەحە ئەوەی لە ناو پرۆژە یاساکەدا هاتووە ئەوەی تر کە تعدیلاتی لیژنەیە تعدیلاتی لیژنە بۆ ئێمە ئاسانە ینی کاتێکی زۆری ناوێت کاتێک کە تەوافقی سیاسی هەبێت کاتێک سیاسیان ڕێککەوتین لەسەرەوەی مەبادیئەکە چییە هەرێمی کوردستان چەند نەوت ڕادەست دەکات چۆن ڕادستی دەکات لە کوێ ڕادستی دەکات و لە بەرامبەردا شایستە دارایەکانی چییە سیاغەکردنی کاتێکی زۆری ناوێت لە ناو لیژنەی دارایی بە ئاسانی دەتوانین ئەمە سیاغە بکەین و دەنگی لەسەر بدەین بەڵام بەبێ ڕێککەوتنی سیاسی لە دەرەوەی لیژنەی دارایی لە ڕاستیدا کارێکی قورسە. بەڵێ ئێستا بە هەموو ینی مانەکان بیانی هەفتەی داهاتوو پرۆژەکە تەواوە بێت و دێتە ئەنجومەنی نوێنەران
من پێم وایە هەر ئەو چەند وردەکاریمان ماوە لەگەڵەوەی هەرێمی کوردستان بۆیە تەسەور دەکەم ئەگەر بەیانی لە وردەکاریەکان تەواو نەبین شەممە دەتوانین پرۆژە یاساکە تەواو بکەین ئەوەی هەرێمی کوردستان دەمێنێ بەڵکۆی هەرێمی کوردستانیش لەم 1-2 ڕۆژە هێزە سیاسی شیعەکانیش تۆزێک مرونەت بنوێنن و ئێمەش لەگەڵ ئەو پێشنیارێک کە ئەوان دەیکەن چاوتوێ بکەین و بزانین بگەینە سیغەیەکی مشتەرەک بۆیە من پێم وایە بەڵێ لە ناوەڕاستی هەفتەی داهاتوو پرۆژە یاساکە دەچێتە پەرلەمان بۆ دەنگدان. ئەمە لە کۆتاییە ینی ئەمە بکەمە دو پرسیار بۆ بەڕێزت چکەمان دوومان کردی ئەو مرونەتە بەدیەکرێت لایەنە شیعەکانەوە چکەوەکو پێشتری ژاماژەت پێدا هەرێمی کوردستان هەموو دەرگاکانی کردوتەوە بۆی کە بگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغداوە دواپەیامیشت چیە کاک شیروان سوپاس دەکەین فەرموو. لە ڕاستیدا تا ئێستا ئەم مرونەتە بە ئاشکرا دیار نییە بەڵام وەکو باسم کرد کە بە جیاجیا هێزە سیاسیەکان دەدوێنی هەمویان دەیانەوێ لەم کۆدەنجیە مەخرەجێکی تر بدۆزنەوە دەرەچەیەکی تر بدۆزنەوە کە قابلی جێبەجێکردن بێ بۆیە من پێم وایە لەم 1-2 ڕۆژەی داهاتوودا دەچینە سەر پێشنیارێکی تر چاوەڕێ ئەوە دەکەین و دواپەیامیشم ئەوەیە کە هەموو لایەک مرونەت بنوێنین بەوەی کە بگەینە جۆرێک لە ڕێککەوتن هەم بەلای ئێمەوە سیادەی هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی هەرێم گرنگە بەڵام موچەی فەرمانبەران و بژێوی خەڵکیش لە ڕاستیدا بۆ ئێمە زۆر گرنگە بۆیە تەمەنا دەکەم یعنی نەگەینە حاڵەتێک کە بیر لە بژاردەی تر بکەینەوە بگەینە تەوافق بگەینە ڕێککەوتن چ بەوەی کە مقاتعی جەلسەی پەرلەمان بکەین یان مووقفێکی تر بنوێنین یان شتێکی تر بکەین بەڵکو بگەینە جۆرێک لە تەوافق و ڕێک تێگەیشتن کە قابلی جێبەجێکردن بێ و ساڵی 2021 لە هەفتەی داهاتوودا بتوانین مژدەیەک بدەینە خەڵکی خۆمان کە ساڵی 2021 وەزع باشتر دەبێت لە 2020 بۆ هیواین زۆر سپاس بۆ بەڕێز شیروان میرزا دامی لێژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە شاری بەغدا لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز سپاس بۆش کە تام ساتە بینەرمان بوو خواتان لەگەڵ